دوای ماوەیەکی زۆر لە داخستنی دەرگای قوتابخانەکان بە پاساوی پەتای کۆرۆناوە جارێکی دیکە دەست بە پرۆسەی خوێندن لە قوتابخانەکان کرایەوە. بەشێک لە مامۆستایان ڕخنەی تند لە سیستەمی پەروەردە و خوێندنی ئۆنلاین دەگرن و داواش لە حکوومەت دەکەن کۆتایی بە ستەمی لێبڕینی موچە بهێنرێت. دیارە نەبوونی موچە و یان لێبڕینی موچەوانە کاریگەرێکی زۆری کردوتە سەرمان ئەوە بە تایبەتی سەرچینی مامۆستا چونکە خۆتان زان مامۆستا کەسایەتێکە ناتوانێت وەکو خەڵکی تر ئیش بکات و ئەوانە بەڵام بۆ ئەم دیارە ماوەیەکە چەند مانگێکە بڵێن لێبڕینەکە هەر ماوە بەڵام مانگانە موچەکە ئەدرێتەوە و ئێمە لە هەموو کاتەکانی خۆیان لە شوێنی خۆیان قسەی خۆمان گەیاندووە و داواکاری خۆمان گەیاندووە بەڵام بۆ ئەوەی کە ئێستا دەستمان کردەوە بە پرۆسەی خوێندن چاوەڕوانی ئەوەی ئینشەڵڵا لە حکوومەتی هەرێمی کوردستان کە کۆتایی بە لێبڕینی موچە بێنێت و سیستەمی پەروەردە وەک خۆی بڕات و ئینشەڵڵا ڕزگایشمان بێت لەم بەڵای پەتای کۆڕۆنا. ئێمە سیستەمی لە ئێستاە لە حاڵی حازرا شتێکمان نییە ناوی سیستەمی پەروەردە و خوێندن و پرۆسەی پەروەردە بێت. هۆکاری چییە؟ ئەگەر بەشێکی هۆکارەکە بۆ مەسەلەی کۆڕۆنا بگەڕێتەوە ئەوە بەشەکەی تری بۆ تێنەگەیشتنی وەزارەتی پەروەردە ئاگەڕێتەوە لە مەسەلەی پەروەردە و سیستەمی پەروەردە و فێرکردنی تەلەبە و ئەم جۆرەشتانە. سەیری ڤیدیۆ ئەو ڤیدیۆیانە کەم کە لە پۆلەکانی 5 و 6 دانراون دنیایەک هەڵی زانستی گەورە گەوریتیایە کە ئەچێتە خانەی کوفری زانستیەوە. یعنی مامۆستا لە کاتی شەرحکردنەکانە هەڵی وا ئەکات سەرت سوڕەمێنێ. بەشێک لە قوتابیان بە بێزاریەوە باز لە سیستەمی ئەلکترۆنی دەکەن و دەڵێن خوێندنی ئەلکترۆنی هیچکات جێگەی خوێندنی ناوپۆل ناگرێتەوە. ئەو ماوەی بە شێوازی ئۆنلاین وانەیان خوێندووە نەیانتوانیوە لەوانەکان تێبگەن و وەکو ئەوە وایە کە هیچیان نەخوێن دەبێت. بۆچی باشترە؟ لەبەرێتوانی پرسیارکەی لەگەڵ ڕەفیقدا پرسیار لە یەکتریکەن شتی یان چۆن شتی باشتر بێت بەیەکەوە قسەی زیاتر بکەن لەگەڵ مامۆستا تێکەڵ بن و پرسیار شتوان لە مامۆستاکەی. بە ئەلکترۆنی شتێک تێنە ئەگەیشتین لەناو پۆلەکان ئەتوانین پرسیار لە مامۆستاکان شکەین و هەم بۆ خۆشمان باشترە. بەس بە ئەلکترۆنی نەئەتوانین پرسیارێک بکەین هیچ شتێک تەنها ئەتوانین سەی ڤیدیۆکان کەین هەنجار مامۆستاکانیش غەڵەتەکەن ئەبێ خۆمان چین بە دوایە بگەڕین. تۆ ئێستا ماسکە پێە بینیم کە چووی لە حانوت تا کڕیت ئەی ینی بەڕێبەراتی پەروەردە ماستان بۆ دابین ناکەن؟ بۆمان دابین ناکەن ئەبێت یان خۆمان لە ماڵە بکڕینیانە بێبین پارەی پێبین لە فرۆژەکە. باشەوە قورس نییە بۆ ئێوە هەم ڕۆژێ مەسەلەن ماسک بکڕنیان ماستان پێ نەدەن قورس نییە بۆ ئێوە؟ وەڵا بۆمان قورسە ئەبێت کە تەلەبێک بۆ منە 500 بێنێت ئەبێت نیوەی ڕۆژانەکەی با بە ماسک. کرانەوەی دەرگای قوتابخانەکان زۆر ناخایەنێت و دوای ماوەیەکی تر کۆتایی بە پرۆگرامی خوێندنی ئەمساڵ دەهێنرێت. لە ماوەی ئەم مانگەدا بە شێوەی نۆبە و لە هەفتەیەکدا 3 ڕۆژ دەوام دەکرێت و پرۆگرامی خوێندن 150 کورد دەکرێتەوە. شارەزانی پەروەردەش هۆشداریان داوە پرۆسەی پەروەردە بەم پچڕپچڕیا زیانی زۆر بەرکەرتی پەروەردە دەگەیەنێت و زیانی زۆر زیاترە لە قازانج. ڕامیا ڕوسمان، کەناڵی پێام، سلێمانی.